ئێمە وەڵا هەموو فەلاحەکان خانەقین نزیکەی 400 فەلاحمان هەیە گەرمەکەمان کەس ناوەدەی هەر فەلاحی نزیکەی 50-60 ملیۆن قەرزارە حکوومەت دیالە هیچ گەنمێک لە لیمان ناوەد یعنی مە داواکارین لە حکوومەت دیالە چارەسەر ئەی کێشە بکات نزیکەی هەر فەلاحی 40-50 ملیۆن ئەیە لە کەمترین حەساوراتکەم فەلاح هەیە 100 ملیۆن 120 ملیۆن صرف کردیە تا ئیسە 1 کیلو تەسویقرا حکوومەت دیالە نەکردیە نییە تەسویق نییە کتاب لەبان مادەی 170 مەشی کردن داواکاری لە حکوومەت دیالە مادەی 140 ڕێ بکات لیان زەویەکان هەمویان فەریان 140 ئەگەر لەبان 140 ڕێ نەکات یعنی فەرەی فەلاحەکان زەرەرمەند بوو وەڵا نزیکەی 60 ملیۆن قەرزارم منسە 60 ملیۆن قەرزارم ئەیە کەمترینم من کەمترین کەسم لە ناو ئەی فەلاحەیە 120-140 ملیۆن سەرفی کردیە ئێمە ئەگەر حکوومەت ناوەدەی چۆن چێوەپی بکەیت ئێمە خۆمان تابع مەرکەزی من تابع دیالەی من و حکوومەت دیالە تا ئیسە هیچ کێلو گەنم لە ئێمە ناوەد ئێمە داواکاری لە حکوومەت چارەسەر ئەی کێشە بکات ئێمە سەرفی نییە ئێمە گەنم هاوردیم نەگشتی لە وەخت خۆی 1 ملیۆن ڕۆبە کیمیاوی 1 ملیۆن نیم بەمە 300,000 چۆن سەرفی هەیە هیچ سەرفی نییە یعنی ڕوبع مەسرەفم نایەردەوە ئەگەر بەمە 300 ها هیچ ڕامان نایەدەوە طب مجموعة فلاح ديرين دوروبري خانقين زراعتي ديرين منتوج غنم زيادة ل 40,000 طن لو ابزانم لخانقين ودوروبري ناحية غانيش بلام اوي ايما ديرين خطة زراعي وزارة زراعة ووزارة تجارة هو موضوع حصر لله وزارة التجارة كأونا طن امصال ليش نورا وربقرن بلام اوي دابين كرياس داخل خطة ديارة فرفرة كما ور اوي انتاج ديرين فإما حل إما موضوعة اوسا خارج الخطة تشمول بكرين وخارج الخطة إما داوا كاريغانا من يكجار هم قرد بينا ولا داواي قولاي تشيم راورا وجاري قتريش للتقاطع جلولا خانقين سعدية هم تشم سردانا كنم داوا كاريغانا رسانينا محافظ ورسانينا أعضاء مجلس وأعضاء برلمان أوانيش هم محافظ وهم أعضاء مجلس وهم أعضاء برلمان دوري عن بيه كمحافظ خوي شخصي شيراء وزارة زراعة داوا كاريغان رفع كردرا رئاسة مجلس وزراء بلا موضوع أجر أوي شمولي عن بكرة خارج خطة حصرا لدى صلاة رئيس مجلس وزراء